حکومەت هەرێمی کوردستان قەیران لە دوای قەیران دروست دەکات و هاوڵاتیەکانی پێوە گیرۆده دەکات. سەرەڕای بەردەوامی قەیرانی موچە و دواکەوتن و لێبڕینی دەیان قەیرانی ئابووری و گرانکردنی شتومەک دێنێتە ئاراوە. ئامانجی حکوومەتیش لە دروستکردنی قەیرانەکان لە بیربردنەوەی کێشە و گرفتە سەرەکیەکانە کە خەڵک پێوەی گیرۆدەیە. سەرەڵدان و دروستبوونی بەرزکردنەوەی نرخی بەنزینەکێکی ترە لەو کێشانەی حکوومەت دەیەوێت بۆ ماوەیەک خەڵکی پێوە مەشغوڵ بکات. بنزین دابەزێت و هیچیکە نە مەعاشێ نە هیچێ بەستەنان نرخی بنزین دابەزێت و هیچمان لەم حکومەتە ناوێت. زۆربەی زۆریان تا ڕادەیەکی زۆر هەمویان دروستکراوی دەستی دەسەڵاتن و دەستی ئەم حیزبانە کە ئێستا دەسەڵاتیان لە دەستایە. هۆکاری دروستکردنی ئەم قەیرانانەش دیارن و کە بۆ ئەوەی کە کێشە سەرەکیەکانی ژیانی خەڵکی لە بیری خۆیان بەرنەوە. وەڵای ئەم حکومەتە ڕۆژ بە ڕۆژ شت گران دەکات. پێش ڕەمەزان مریشی گران کردوتی هەرزانە بێر هەرزان نەبوو. بڕۆ ناو بازار دەست بۆ هەر شتێکەوەی گرانە. ئیتر خەڵکە زەرمەندی ڕئیسی خەڵکە فەقیرەکەیە. ئەوە بنزینیش کراوە بە 700 دینار کوالێتی باش نییە لە مانگێکە 2 فیت پەمپە گۆڕیت. هاوڵاتیان و چین و توێژەکان ئاماژە بۆ دەکەن دروستکردنی قەیرانەیەک لە دوایەکەکان لەلایەن دەسەڵاتەوە بۆ شاردنەوەی شکستەکانی خۆیەتی و زۆربەی قەیرانەکانیش حکوومەت خۆی دروستی دەکات. داوای لێکم بچن بەردەم بەنزیخانەکان بگرن نێن سەرجادەکە بگرن بەردەم بەنزیخانەکان لەو بەنزیخانانە بگرن نێڵن کەس بەنزین بفرۆشێ. بنزینمان بۆ هەرزانکانی بیکەنەوە بە 500 دینار ڕۆژانە با ئێمە بتوانین هاوکاری کەس و کارەکەی خۆمانکەین یانی نەخۆشە کێ تەکسیەگرێ کەسی نەخۆشە کەسێکە کە مەعاشێکی نییە سیارەیەکی نییە ناتوانێت سیارە بکرێت ڕۆژانە ئەم سەرۆسەرێکی ناو شاریم تا خەسخانەی ئەمەیەکە مناڵەکەی نەخۆشە دوی شەو تەلەفۆن بۆ منەکا بۆ براکەی تۆکە کە تەکسی بیگوازێت و ئەمەە ئێمە داوای چیەکەین داوای شتێک ناکەین داوایەوە ناکەین جادەکانمان بۆ قیرکەن داوایەوە ناکەین باڵەخانەمان بۆکەنەوە. ڕاستی ئەم قەیرانانەی کە دروست ئەبێت لەسەر ئەم کۆمەلگەی ئێمە ئەم کۆمەلگە بەژمێنەتی ئێمە ڕاستی ئەتوانم بڵێم لە 180 دروست کراوە. چەندین ساڵە حکوومەت بە سەدان ڕێگای جیاواز خەڵک دەخاتە قەیرانەوە بە شێوەیەک هەموو قەیرانەکان ژیانی هاوڵاتیانی سەختتر کردووە. لە ئێستاشدا گرانی بنزینەکێکی ترە لەو کێشە و گرفتانەی شۆفێرانی ڕوبەڕووی ناڕەزایی کردوێتەوە. خەڵکیش دەسەڵات بە بەرپرسیار دەزانێت کە هەمیشە بە قەیرانی دروستکرا و ڕۆژ لە دوای ڕۆژ میلەت بە ئاقارێکی نادیاردا دەبن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.